درێخیم لێ مەکە ئەی شەو بەهێزی جوتەباڵی ڕەش زەمینی ژینەکەم یەکسەر بخە ناو سێبەری باوەش بەسەرما شێوە ڕەشماڵی هەڵی بە جوستەکەم بگرێ هەتا ئەتوانی پرشنگی ژیانی شادی من ببڕێ مهێڵە ڕوبەڕووی من بێت بەرەو ڕووی زۆر بە دەربەستی بچۆ تاکو لە تواناتا هەیە زوو بیکە بەربەستی بڕۆ هەرچیەکەی دەربارەمی کە سابە چالاکی پەلامارێکی شێرانە بەرە سەر تیشکی ڕووناکی بەقامچی گازەلای پشتی سەراسەر توێخی داماڵی بەرەو دوابێ ئەوەی سڵکەی نەوەی ڕووناکی ڕاماڵی لە ئامۆژگاری ئەستێرە و ڕەشی ئەو هەورە تارایە کە شیرازەی چنینی چۆتەیەک چیکەت لەبارایە بەجیانێکی لەبەس پڕدەم ئەڵێم تۆی ملکەچی فەوتان نەمانە پاشە ڕۆژی هێزی کاروانانی ڕێی چەوتان دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سپاس دەست خۆش کاک محەممەد ئازیزان خۆشحاڵم لە دیمانەی کینۆی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کا حەمیدبانەی پێتان شادەبمەوە باسی ئەمڕۆمان باسی شاعری هەستناسک کاکەی فەلاحە میوانەکانی ئەمڕۆم مامۆستا معرف ناسراوە بە خێربەی مامۆستا گیان لەگەڵ کاک محەممەد یاسین بە ئامێری کەمان و تارجوش بەخێر مامۆستا گیان بەپی ئەوەی بەڕێستان هاوڕەیەکی نزیکی شاعیر بوون بۆ پێەیە لە ژیانی ئەدەبی و ژیانی تایبەتی شاعیرەوە زۆر نزیک بوون ئەکرێت باسێکی شاعیرمان بۆ بکەیت مامۆستا خوا لێ خۆش بوو کاکەی فەلاح وەگو کەسایەتیەکی تێکۆشەر و پیاوێکی سەردەمی خۆی و خەباتجێڕ و تێکۆشەرێکی بەناوبانگ بوو لە هەمان کاتا شاعیرێک و ڕۆژنامەنووسێکی بەتوانا و چاک بوو ئەو کاتەی کە من ناسیم ساڵی 1960 بوو سەدەی ڕابردوو بڵێن لە سەرەتای شەقامی کاوە کتێبخانەیەکی کردبەوە دووکانێک بوو وەلەو کتێبی تیان هەبوو کەم بەڵام بنکەی ڕۆشنبیران بوو لەوانە عین حابا بەڕەحمە بێک عین حابا و عین شەونم و حەمە ساڵح دیلان و جاروبارێک کە مامۆستا فەریدون عەلی ئەمین لە بەغاوە هاتەوە سەردانیە کرد حسێن عارف عینەن شێرکۆی بێکە جەمال شاربار یەک کۆمەڵ یعنی مەڵبەنی ڕۆشنبیر و شاعیران بوو دوکانەکەی ئەو کاتانە منیش تازە سەرەتای شێعر و ئەوانە بوو دواتر کاکەی فەلاح ڕۆژنامەیەکی وەرگرن ڕۆژنامەی ژین ئەو ڕۆژنامەی هەفتەی جارێک دەرەچوو لە چاپخانەکەی چاپخانەی پیرەمێرد چاپخانەی کاکەی فەلاح لە جادەی پیرەمێرد سەرەکەوی لە کۆڵانێکا بوو چاپخانەکەی چاپخانەیەکی کۆن بوو بەدەست ئیشێ کرد ئەنتەرتایی کۆنەکان بوو عنی خۆیان حرف و تیپیان ڕێکرد لەتیفیشی عارف نازان ماوەیان نەماوە ئێستا ئەو یەکێ بوو لە مڕەتیبە چاکانی و خۆشی لە عینی کاتە و ڕۆژنامەیان زۆر بەس زەحمەت دەرەهانی لەوێش بە بەردەوامی مامۆسای گەورە و پرۆفیسۆر دکتۆر عیزەدین ڕەسوول بە هەمیشە لای دانیشت بوو کاکەی فەلاح ئەوە سەرەتا و بدایەت بوو و من شعرشم ئەدایە جاروبار بۆی بڵاو کردمەوە دواتر ساڵی 74 من لە بەغا لە بەڕێوەبەرێتی چاپ و بڵاوکردنەوەی کوردی دارە تەزامنیان پێوت لە ساحەی خەلانی لەوێ وەک ڕۆژنامەنووسێ لە ڕۆژنامەی هاوکاری لە هەمان کاتە لە مجلەی بەیان من و لە تیڤەڵمەتی شاعیر تا ئیشمانە کرد من وەکو متابعی مجلەکە و منەفیدی پێ ئەڵێن هاموشۆی مەطبعەوانەمە کرد بەیانیەکیان دەوری سەعات 8:30 ئەو ناوە بوو دانیشتبووین مجلەکە تەواو بوو هاتبووم پێی بڵێم مامۆستا ئەوە تەواو بووە پێویستە تۆ شتێک بنووسی بۆی لە مەطبعە من پێیان بڵێم بیخەنە ژێر چاپۆوانێ لەوانەیە بووین لە دەرگاکەیرا کە لە دەرگاکەیرا هەر خۆشی پێشەوەی فەرمی لێ بکرێ هاتە ژوورەوانێ مامۆستا هێمنی ڕەحمەتی بوو بەڵێ ڕۆحی شاد بەڵێ
وتی ئەڵڵا دوو شاعری لێ مەبنەوە بوو بە چیان فەرمووان لێ کرد دانیشت وتی کاکە ئیمشەو تا ئێستا من نەنووسوم ئەمەم بۆ هانی دەست کرد بە باخەڵیا چەند پەرەگرافێکی دەرهانی یایە دەست مامەسا کاغی فەلاح وتی ئەمە ئیمشەو نەنووسوم چاوی بوو بە گۆمی خوێن وتی تا ئێستا هانیومە ئەگەر کەڵکی بڵاوکردنەوەی هەیە حەزەکەم لە بەیانە بڵاوکە شێعرە بەناوبانگەکەی ناڵەی جودایی بوو مەزنترین شێعری وەزیفان یاعینەکەی دەرهانی کاکی فەلاح بۆ خۆی خوێنێەوە دوایی کاکەی فەلاح یەکی بوو لەوانەی کە ئیلقای شێعری هەر زۆر زۆر بەقووەت بوو وتی گوێ بگرن بە ئیلقاکەی خۆی بۆی خوێنینەوانێ لە ڕاستیا بیرەوەریکی تیمار بی بە باوەکو ئێمە چۆن گریان خەڵکیش بیخوێنێتەوە بگری بی بە مادەیەک لابە کە بۆ عەدەدی دوای ئەمە بە کەڵک بێ ئەمە بخەرە شوێنی لێ مەرگرت و چوون بۆ چاپخانە یعنی لەسەر شاعیرێکی گەورەی وەکو کاکەی فەلاح لەگەڵ ئەو هەموو تێکۆشانە من لە مناڵیە تەلەبەی ئیبتیدایی بووین بەیانەیەکیان لەگەڵ سەرکەوتی ڕەشی بەک برای کاک هەڵکەوت و ئەوان ئەڕۆشتین لەبەر مزگەوتێک سەرکەوت وریاتر بوو ڕسمێکی بینی بە دەرگای مزگەوتەکەەوە بوو هەر ڕینی کرد دڕانی و وتی با بڕێن پۆلیس دوامان کەوت ئەمە ساڵی تقریبەن پێم وایە 54 بوو چوینە مەکتەب لە مەکتەب لە پۆلا دانیشتین پۆلیسەکە ها بەسەر ماگەڕا ئەوانەی کە ڕسمەکەیان دڕانەوە نەیناسینەوە ڕسمەکەی هی کاکەی فەلاح بوو ئەمرقە بزوشتی دەرچوو بۆ ڕسمەکەیان بڵاو کردووە کاکەی فەلاح وەکو تێکۆشەر ئەوە بوو وەکو ڕۆژنامەنووس ئەوە بوو وەک شاعیری بەڵێ مامۆستا ئەزانم بێگومان ئەو لە شارۆچکەی چوارتا لەدایک بووە کاکەی فەلاح ساڵی 1920 لەوێش قۆناغی سەرەتایی خوێنووە یەکێک ئەو کاتێک ئەو خوێنوێتی مامۆستای و نووسەری و تێکۆشەری گەورە عەبدولواحید نووری بەڕێوەبەری قوتابخانەکە بوو دیارە ئەمە کاریگەری زۆر گەورەی لەسەر ژیانی کاکەی فەلاح بووە تەنانەت شیعریشی هەیە کە بۆ مامۆستا عەبدولواحیدی نووسیوە شتێکی تر لەبارەی ناوەکەیەوە ئەمە لێرە کە لە مێژووی ئەدەبی کوردیە مامۆستای خوا-لێخۆش و پرۆفیسۆری خوا-لێخۆش و معروف خەزنەدار ئیشارەتی پێە ئەڵێ ئەم ناوە لە خەڵکەوە دراوە بە کاکەی فەلاح نەک خۆی داینابێ لە ئەو شیعری کە 1947 خوێنێتەوە ئەڵێ کرێکار و قوتابی و چینەکانی ڕوت و بێنانت سەپان و کاکی فەلاحی بەرەی تاڵان کراوانت لەگەڵ چیژ و هەتیوانی کزی بێ سووچ و تاوانت ئەڵێ دەی ڕاپەڕە و گوێ بگرە کفەی خوێنی لاوانت بەدەنگی بەرز ئەڵێ نێزیکە جەژنی بەشخوراوانت لەو شێعرەوانێ ناوەکەی بۆ لەقەبی شێعری خەڵک ناوی خۆی بیرچەوە خۆی ناوی محەممەد قادر ئەمین بەڵێ کاکی فەلاح مامۆستاگیان من پێم خۆشە شعری هەستی من بخوێنمەوە ئەگەر کاک محەممەد هاوکارم بێ شاعر لە شعری هەستی منە دەفەرمێ قسەی ئەو کەسەی لە ناو دڵمایە گەرە ژەهری ڕووتە هەمووی نۆشەکە بەو سروەی یادەی کە لەگەڵمایە بڵێ سەی سۆزی هەستم خۆشەکە بەو بۆ نەخۆشەی کە لە گوڵمایە ئازاری دڕکەم فەرامۆشەکە بەو گڕەخۆشەی لە کەللەمایە هەموو شەوقێکی تر خامۆشەکە وەکو پەروانەی بێپەروا بێدەنگ ڕێ بۆ سووتانی جەرگم خۆشەکە بادەی هیچ کەسێ مەستی نەکردم بە پیاڵەی مەستت خۆم سەرخۆشەکە وەرە تەماشای ناخی دەروون کە گەروا ئەزانی قسەی بۆشەکە بە شیری پاکی خۆشەویستی تۆ ساوای
نازداری دڵم گۆشەکە. دەمخۆش مامەساجیان بەشێک لە شتە بابەت و نووسراوە زۆر دیارەکانی کاکی فەلاح ئەو شعرانەیە کە بۆ مناڵانی نووسیوە. بڵێ کاکی فەلاح ئەو شعرانە ببوورە ینی ئەو شعرانە زۆری لەو شعرانە هەتا ئیستا لەسەر زاری مناڵان ئەجێڕێتەوە. مەسەلەن شعری پشی لە سوورە خت مەسەلەی براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم گوڵی باخچەی مناڵان بۆنیان نەگاتە ماڵان تا تەنانەت زۆریشی کراوە بە گۆرانی ئەمانە. مەسەلەن شعری دایە بەم چەشنە هەموو ساڵێ هەر جەژنە ئەوە بەشێکی ژیانێتی. وەڵی کاکەی فەلاح لە هەموو بوارەکانە دەست ڕەنگین بوو ئەو بە تایبەتی دوو شاعیرمانەیە کە بۆ مناڵ شعریاوتووە زۆر سەرکەوتوو بوون. یەکییان مامۆسایی نەمر کاکەی فەلاحە و عین شەونیمیش لە هەمان کاتا. بەڵام کاکەی فەلاح لەو چاپخانەی کە هەی بوو بەدەست کۆمەڵێک کتێبی چاپ کرد خۆیان تەرتیبیانە کرد شێری ساختە و کۆمەڵێک کتێب جگەرگۆشەکان و خۆیان بەجەست تەرتیبیانە کردوانە. بەڵام چاپخانەکەی زۆر بێکەڵک بوو. لە دواییە کارێکی کرد چاپخانەکەیان گۆڕی چووە بەغا چاپخانەی چکەی هانی بینێک ئەو چاپخانەیە کە هەبوو لەگەڵ هینا پیاوێکە بوو خۆ عەفویکە یوسفی عەبەکەیان پێوە لە ساڵەکەران پاسخانوانە بوو. بەڵام یوسفی عەبەکە باری دارایی باش بوو. کاکەی فەلاح شاعیر و ئەدیبی ئێمە بەناوشینە بێ باری داراییان قەت باش نەبووە. لەگەڵ ئەوایینی کرد ڕێکەوتن چاپخانەیەکی تازەی هانی و ئەوانە. بەڵام ئیتر ئەو ئەیویست هەموو وەختێک پارەی دەستکەوێت خوا عەفویکە ئەو بۆ پارە و بۆ کاسبی و دەرامەتی خۆی جیا بۆ وادیانی چاپخانەکە بۆ خۆی مایەوە. ئیتر ئەمیش ماوەیەک لەگەڵ یاین بوو. دواییش وتم چووە بەغا لە بەغا هاتە و دار و تەزان هاوکاری. مامۆستاگیان ئەوەی سەرنجی منی ڕاکێشە لە کاتی خۆ ئامادەکردنم بۆ بەرنامەکە کاک ئارامی کوڕی لە پێشەکی دیوانەکەی باوشە ئەڵێ کللتوری ئێمە وایە کللتورێکی سەیر و نالەبارە. شاعیر نابێت دڵخۆش بێت و پێ بکەنێ بۆی هەیە دڵداری بکە بەڵام تەنها لە ناو شێعردا ئەویش دەبێت عاشقێکی دۆڕاو بێت. قسەی تۆ لەسەر ئەم قسانەی کاک ئارام چییە؟ ئایا هەمان ڕای کاک ئارامیت؟ وەڵی کاک ئارام گەنج و مناڵە و ڕێزم بۆ هەیە ئێسای چەکە لە چیرە و نووسە جوانەکان و مناڵەکانی من هاو تەمەنی ئەون زۆر عزابیان هەیە بۆی. بەڵام من ڕێزێکی زۆرم شەکی بەخان خۆشەویستترین کەسی کاکەی فەلاح بوو. زۆر دەربەدری و خۆشاردنەوەی کاکەی فەلاح و زۆر تاڵی و سوێری لەگەڵا کرد. ئەجاتر عەشق و دڵاری چییە من تێ ناگەم. یعنی بەڕاستی کە ینی دوایی چاپخانەکەی کە ویستی ئینیکا جەریدەی ژین و ئیمتیاز وشتی وەرگێتەوە بە ناوی ئەوە وانێ بە ناوی شەکی بەخانەوە. من لە کتێبەکەی خۆما چاپ لە دوو کتێب ماباسی کاکەی فەلاحی تایەکیان بێجوو کتێبخانەکانی سلێمانی دەوری کاکەی فەلاحی بووە. لە کتێبێکی کەشیا کەشما مێژووی چاپخانەکانی سلێمانی هەر کاکەی فەلاح. لەو مێژووی چاپخانانە من هانام بۆ کاکشەماڵی کوڕی برد ئەو کۆمەڵێ بەڵگەنامەی یامێک کە کاتی خۆی چۆن شەکی بەخان ئیجازەکەی دەرهانیەوە بە ناوی خۆیەوانێ. یعنی ئەو شەکی بەخانی خێزانی دوو کەسی عاشق و یعنی عاشق و ماشقەی پێ ئەڵێ ئێمە لە کوردیان خۆشەویستی ئەگە خۆشەویستی نەبێت شەکی بەخان چی یاوە لەم هەموو دەردی سەری و ئێنە لەگەڵیا. لەبەرەوە کاکەی فەلاح ینی من ڕێزم هەیە بۆ ئارام ئەوە زۆر ڕازەکە ئەو. بەڵام من ئەمەش ئاوام دیوە ینی لە ژیانی کاکەی فەلاح من بۆچوونی خۆم لەسەر ئەو وا ئەبینم کاکەی فەلاح عاشقیش بووە دڵواریش بووە. ئەوە دیوانی شعرەکانێتی بیخوێنوانە لەگەڵ ئەوە ژیان. ئەگەر خەندەخان تاوان شعری شەش پەپولەکەی گۆشەی باخەکەم شعری مامۆستا کاکی فەلاحە کە لە زیندانەوە بۆ مناڵەکانی خۆی ناردووە. خات و مەرزیە خوا لێی خۆش بێ دوید بە گۆرانیەکی کە لێ جوان. ئەگەر خەندەخان
پێشکەشمان بکە بە هاوکاری هاوکارم بێ دەست خۆش. شش پەپوولەکەی گۆشەی باخەکەم هەر بۆ ئێوەیە خوداخەکەم هەر بۆ ئێوە لێو بەباری خەمەم بلبلی بەستە و گریە و ماتەمەم هەر وەکو پاییز ڕەنزەردی ئێوە ناخی دەروون پڕ لە دەردی ئێوە خەمی ئێوەیە خەو خۆراکەم شەوی تاریکە ڕۆژی ڕووناکەم بەردەست و تێنێ گەرمی هەناسم بە سۆزی دڵ و ئاگری تاسم هاوار و ناڵەی مات و بێدەنگم خوڕپە و لێدانی دڵەکەی تەنگم شش پەپوولەکەی گۆشەی باخەکەم. دەمخۆش زۆر سوپاس سوپاس بۆ تۆش کاک هەمە بۆ مامۆساجان بێگومان کاکەی فەلاح لە کۆڕی خەباتە زۆر دەوری بینیوە یعنی کە ئەڵێ ساڵی 1948 ئەگیرێ و حکمی زیندانی بەسەر ئەسەپێنرێت دوای ئەوە دوورەخرێتەوە یعنی نەفیش کراوە بۆ شوێنانی تر دوای ئەوە 6 ساڵ خەریکی خۆشاردنەوە خەباتی نهێنیە بێت پاش ئەوەش جارێکی تر ئەگیرێتەوە حکمی 5 ساڵ و ئەنی ئەمە دەربەدەری و چەرمەسەری زۆر چەشتووە یعنی بەڕێزیشی ئیشارەت دا بەوەی کە ڕسمی بڵاو کراوەتەوە بۆی دەستگیر بکرێت ئەم خەباتێک کە مامۆستا کاکی فەلاح کردوێتی چەند ڕەنگی یاوەتەوە لە ناو شێعر و ئەدەبیاتەکانیان دیوانەکەی لەبەر دەسایە هەموو کەسێک کە ئەگەر شێعرەکانە خوێندەوە تێگا کام لە زیندانا و لە کاتی خۆیان ئەم شێعرانەی وتۆ بەڵام ئەوەی لە هەمووی سەرسوڕهێنەرترە کاگەی فەلاح کە حکومەیرێ جارێک ئەیهێنن ئەوە کاتی خۆی لە گۆباری سلێمانیا من کە ئەو کاتە لەگە مامەسا ئەحمە حوسێن کە ئێستا سەرنووسەری گۆبارەکەیە منیش بۆ گەندامێتیا بوو شتێکمان بڵاو کردەوە لە سەری کاتی خۆی کە ئیگرن و ئەیێنە کە لە پچە کراوە بە کەرەنچەی ئەیێنە بەر ئێستا پێڵێن گەڕاجی قالەی پێڵێن شتێکی وایە لەویا هین بووە گەڕاج بۆ کەرکووک و بۆ شارەکان لێوە بەسەر ئەیێنن کە لێوە بە نەقلاتە بینێرن بۆ بەغایە بۆ کەرکووکە لەوێ فرسە دەهێنێ پۆلیسەکان چاخۆنەوەسی بە کەلەپسەکەی بدەستێوانێ خۆی بچێنی و ئەڕاب ڕائەکە دوایی کەلەپسەکان مۆشتکان بوو هەر کەلەپسەکانیان بۆ فڕیا بۆ ناوسەرا یعنی کاکی فەلاح تێکۆشانی شێعرەکانی باڵان دیوان و ڕووداوێکی ئەوە لە کەسی جەربەزە و ئازاوەشێت بەڵام مختەفێتی و ژیانی دەربەدەری و ئەو شتانەی زۆر زۆر بووە یعنی کاکی فەلاح ئەنجا یەکشت لە ژیانی کاکی فەلاح زۆر خۆشە کە ئەمر لە مامۆستا گۆرانی شاه بووە مامۆستا گۆران ژیانێکی تایبەتی ژیانی خۆی زۆر تاڵ بووە کەچی کە دیوانەکەی خوێنتەوە هەمووی تەفاعول و خۆشببینی و گەشتبینیە کاکەی فەلاحی ژیانێکی زۆر خۆشاردنەوە ئەوانە کەچی کەدا ئەنیشتی لەگەڵیا نوکتە و قسەی وا خۆشی بۆ جێڕایتەوانە یعنی قەت باوەڕ ناکرد ئەم پیاوە ڕۆژ لە ڕۆژان حەزرەتی رابێ ئازارێکی چێشت بێ هەنی کەسایەتیەک بوو بەڕاستی ئەوەی کە نزیکەوە بیناسیە ئەیکە من ئەڵێم دکتۆر عیزەدین مامۆستا پرۆفیسۆر دکتۆر عیزە مستەفا ڕەسوڵ بە هەمیشە لای دانیشت بوو دکتۆر عیزەدین یەکێکە لە هاوڕێکانی سەردەمی خۆی بەڵێ ڕاستە یعنی چەند قسە بکرێت لەگەڵ لەسەر ئەم شاعرانە بە تایبەتیەکی وەک کاکی فەلاح زۆر کەمە ئێستا ئەو پڕ ناکاتەوە لە بەرنامەیەکی ئاوای جەنابتانە ڕاستە هێنی بکەیت مامۆستا گیان وەبزانام کاتیەوە هاتووە گەر کاک حەمید شارێکی تری شاعرمان بۆ بخوێنێتەوە سەرنجێک ئەگەر مردوم لە برسانە هەتا ماوەم ڕیا ناکەم لە ڕێی چەوتی ڕیاوە
نان و ئاوی خۆم پیا ناکەم ژیانم خۆش ئەوێ خۆشتر لەبەر دڵ عیزەتی نەفسە هەتا مێشک بڕشتی هۆش و فامی بێ خەتا ناکەم کە ئەنجامی یەک بستە گۆڕی تەنگ و تاریک بێ لە ڕاستی ڕاستەڕێ دووچاوی تیژم نابینا ناکەم ئەبێ زادێ بخۆم زادەی بەرو بووی ڕەنجی شانم بێ بە گوێرەی خۆمە خۆم و کزد ئەنیشم ئیمتەلا ناکەم ئەوەی واتێ ئەگا بۆ ماڵی دنیا چی ئەەکەی بیکە قمارێکە و ئەدۆڕێ بۆیە من یاری وەها ناکەم دەم خۆشکە حەمیدکە سەرخۆش مامۆستاگیان وەکە زانین شاعیر پاش خەباتێکی دوور و درێژی سیاسی پاش فترەیەک ئەکشێتەوە لە سیاست و دووبارە ئەچێتەوە دنیای ئەدەبیات بەڕێستان هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنەوە کاگەی فەلا کە دوورکەوتەوە لە سیاست وەک جەنابێتە لە سیاست دوورکەوە بەڵام خزمەتێکی گەورەتری کرد لە ئەدەبە بێگومان وەکو ڕۆژنامەنووس وەکو ئەدیبێ وەکو ناقیدێ یعنی بەڕاستی بەرهەمەکانی دیارە کاروانی شعری نوێی کوردی بەڵێ لە گەلێ بواری تریشە کە زیاتر لە 24 کتێبی چاپ کردو بەڵێ ئەوەی کە لە بواری تەرجەمەشە تەرجەمەی شعر شعری گەلێک لە شاعرانی مەسەرەن چوارینەکانی بابەتایری هەمەدانی هەندێکی وەرجێڕاوەتە سەر کوردی شعرەکانی ئاراگۆن علی تەرموشی تۆفۆ پاپلۆنیرۆدا نازم حکمت گەلێک لە شعری ئەم شاعیرانەشی وەرجێڕاوەتە سەر کوردی یعنی لەو بوارەشە دەستڕەنجی خۆی ینی کاکی فەلاح تەواوکەری بوارە ئەدەبیەکان بوو لە هەموو ناحیەکانەوە لە بواری شعرەوە لە بواری نەقدەوە لە بواری ئەو یعنی کابرایەکی نووسەر و خوێنەوار و ڕۆشنبیر بوو مامۆستاگیان ئایا پێت وایە کاکەی فەلاح کاریگەری پیرەمێردی لەسەر بوو بێت؟ ئەی بەڵێ خوار کتێبخانەکەی بە ناوی کتێبخانەی پیرەمێردەوەیە هەر ئەوە خۆی ئەنجا کاکی فەلاح ئەوەی ئەعجابی بە پیرەمێردەوە بە هیچ شاعیرێکەوە نەبووە بێگومان ئەگەر سەرنج بین هەر وەکو پیرەمێرد لە بوارە جیاجیەکانە ئیشی کردو کاری چاپەمەنی کردو ڕۆژنامە نووسی کردو وەرجێڕانی کردووە خۆشی وەکو ئەدیبێک نووسینی هەبوو یعنی زۆر ژیانی لە ژیانی پیرەمێردی شاعیرە کاکی فەلاح یعنی هەموو ئەو شتانەی پیرەمێرد سەد لە نوێ چاپێکردنەوەوانێ یعنی چاپخانەکەی ئەو نەبێ کەڵک بوو پێی ناخۆش بوو ئەوە ئەیبرد لە بەغا لە چاپخانەی عەزەمی چاپیەکردن گاڵتەکە پێی چاپ کردەوانێ پەندەکانی بەرجی یەکەم و دووهەم و هەرجارە و بەرجێکی لێساوە کرد ئەیتر یعنی پیرەمێرد هیچێ بوو لە شاعرە گەورەکان لای کاکەی فەلاح وەکو هەر شاعیرێکی گەورین کوردە پیرەمێرد پیاوێکی فەی لە سوف و این بوو یعنی کاکەی فەلاح لە خۆڕایی ئەعجاب و خۆشەویستی نەبووە پیرەمێرد هەر یەکەم ئیشی کە هات لە سزن و ئەوانە بەربووە دوورکەوتەوە لە سیاسەت ئەو کتێبخانەیە بوو کە ناوی ناو کتێبخانەی پیرەمێرد کتێبیشی تیان نەبوو هەر بنکەی ڕۆشنبیر و یانەیەکی ئەدەب و دۆسان بوو لەوێ بەڵێ مامۆستا بیرەوەریەک هەبوو باسە کرد ئەو شعرەی خۆشم ئەوێ وڵاتەکەم کە هونەرمەندی خوارێ خۆش بوو مامۆستا ئابراهیمی خەیات ئاوازی بۆ داناوە و توێتی ئەو شعرا یادەوەریەکە هەبوو دەربارەی ئەوە ساڵانی 58 دوای شۆڕشی چواردەی تەمووزی عەبدولکەریم قاسم یعنی بەڕاستی سەرانسەری عێراق هەمووی کۆمونیست و شیوعی بوو ببورن ئیتر میلەتی عێراق لە سلێمانیش شیوعیەت دەستی زۆر باڵا بوو یعنی دەستی باڵایە عنی خەڵک وەکو بیر و باوەڕێ جەماوەرێکی فراوانی مامۆستای نەمر براهیمی خەیات لە پیکابێکە مکەبەرەیەکی گەورە بوو ئێمەش هەموو مرد مناڵ و گەنجی ئەو کاتە بووین ساڵی 50 گۆرانی شێور شعری مامۆسای گەورە کاکەی فەلاح خۆشمەوێ وڵاتەکەم کاگای هیوا و ئاواتەکەم ئەم شعرێ بە گۆرانی ئەوت ئەیوت و ئێمە لەگەڵ کابەکە هێواش ئەڕۆ چەپڵەمان لیا و تاپمانە کێشا و هێن یەکێکە لە بیرەوەریەکانی کاکەی فەلاح کە شاعیرێکی ئەوەنە گەورە بوو ئەو جەماهیرە گەورەی ئەو هونەرمەندە گەورەیەش وەکو براهیمی خەیات کە کردبووی بە گۆرانی و ئەیوت و ئەو هەموو خەڵکە
یعنی هەرێ پەلا شعرەکانی زۆری کراون بە گۆراستی. مامۆستا گیان زۆر سپاس بۆ ئەم دیمانەیە و ئەم کۆمەڵە زانیاریە شاعیری گەورە کاکەی فەلاح. هەروەها سپاس بۆ برای هونەرمەند کاک محەممەد یاسین، سپاس بۆ تۆش خەندەخان. هەر بە بۆنەی ئەوەی کە باسی ئەو شعرەمان کرد خۆشم ئەوێ وڵاتەکەم حەزەکەم بەرنامەکە بەو سرودە کۆتایی پێبێنی. خۆشم ئەوێ وڵاتەکەم، خۆشم ئەوێ وڵاتەکەم، هەنگای هیوا ئاواتەکەم ئاواتەکەم. خۆشم ئەوێ خۆشم ئەوێ ئەم نیشتیمانم خۆشەوێ، خۆشم ئەوێ خۆشم ئەوێ ئەم نیشتیمانم خۆشەوێ، تا لێدانی دڵەسرەوێ، تا لێدانی دڵەسرەوێ، قەت لەبەر چاوم ناکەوێ. خۆشم ئەوێ وڵاتەکەم، خۆشم ئەوێ وڵاتەکەم، هەنگای هیوا ئاواتەکەم.